یانەی چەمچەماڵیش لەسەر یاریگای خۆی نەیتوانی بردنەوە تۆمار بکات و بە یەکسانبوونی لەگەڵ برایەتی میوانی خەونی گەشتنی بە قۆناغی داهاتوو لەدەستدا. هەفتەی سیانزەیەمی یاریەکانی یانەنایەبەکانی کوردستان بەڕێوە چوو. یانەی چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری یانەی برایەتی شاری هەولێری کرد. لە تایمی یەکەمی یاریەکەدا ئەستی هەردوویانە تا ڕادەیەک مامناوەند بوو. لا خولەکی سیوەشتی یاریەکەدا هاوکار یەحیا یاریزانی یانەی چەمچەماڵ توانی گۆڵی یەکەم و پێشکەوتن بۆ یانەی چەمچەماڵ تۆمار بکات. بەڵام لەلایەن یاریدەدەری ناوبژیوانەوە بە بیانی ئۆفسایدەوە گۆڵەکە ژمار نەکرا. هەر ئەمەش ناڕەزایی ڕاهێنەر و یاریزانانی یانەی چەمچەماڵی لێکەوتەوە. سەرنجام و ئەو تایمە بە بێگۆڵ کۆتایی هات. تایمی دووەمی یاریەکە دەستی پێکرد و یاریزانانی یانەی چەمچەماڵ ئاستێکی بەرزیان نیشاندا. بەڵام نەیانتوانی لەو تایمەشدا هیچ گۆڵێک تۆمار بکەن. یاریزانانی یانەی برایەتی زیاتر لە هێڵی بەرگریدا دەبینران. ئەو تایمەش بە بێگۆڵ و بە یەکسانبوون بۆ هەردوولا کۆتایی پێهات. چەمچەماڵ نەیتوانی لە نێو یاریگای خۆیدا بردنەوە تۆمار بکات و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. بەتاکید ئێمە لەو ماوەی چەند یاری ڕابردوو ئاسمان وەکو پێویست نەبوو. یعنی کەتبووینە زروفەکی زۆر ناخۆش. الحەمدولیلا ناوی یاریگای چەمچەماڵ تعادل بۆمە لە دۆڕاندن ئەکید باشتر بوو. ئەمە بۆ بردنەوە هاتووین بەس بەتاکید لەگەر ئەو یاریزانانەی کە ئێستا لەبەردەستمانن ئەو هانی کە خۆمان بمانەوێ. بەس الحەمدولیلا تاکو دێکرازین. وەکو ئاست لە یاریزانەکان دەستخۆشیی تاوم هەیە بۆیان بەڕاستی ئەمڕۆ یاریێکیان کردووە زۆر یارێکی ئازبە زۆر یارێکی تەبا لە ناویەکە یاریێک بە درێژایی نەوەت خولێک یانی چەمچەماڵ باشترە بینرا. هەرچەندە لە تایم یەکەما ئێمە گۆڵێکی 100% کردووە بەداخەوە بۆ یاریدەدەری ناوبژیوان کە بە حاڵەتی ئۆفساید ئلغایەکاتەوە. ئەو دوایش ڤیدۆکانە بینینەوە. من پرسیارێکە کەم لە یەکەی توی پێ کوردستان و لەژنەی حکامی کوردستان خێرە 2 ساڵە یاری چەمچەماڵ لە 2 یاریە تەحکیمی سلێمانی بۆ دانراوە لەگەڵ ئەو پەیڕێزم بۆ سەرجەم حکامەکان و بە تایبەتەوانی سلێمانی تەنها لە یاری برایەتیە. با یەکسانبوونی لەگەڵ چەمچەماڵ و بە کۆکردنەوەی 18 خاڵ و تۆمارکردنی 21 گۆڵ یانەی برایەتی توانی خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو یانەنایەبەکانی کوردستان. یانەی چەمچەماڵیش بەم یەکسانبوونەی هیوای گەیشتنی بۆ قۆناغی داهاتوو لەدەستدا. لا ئێستاشدا لە کۆمەڵی یەکەمدا هەر یەک لە یانەکانی سیروانی نوێ و شێروانە و برایەتی گەیشتنیان بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.